لەگەڵ هەرگەڵایەکی وەریودا خەزان ڕەنگە و ڕەنگتر دەنوێنێ. هیواکانمان ڕەنگا و ڕەنگە بەڵام واقعەکەمان ڕەش و سپیە. هەفتەی دوو جار خوێن وەردەگرم بەهۆی ئەستوربوونی سپمەوە. ئێمە ئێستا حەبەکەشمان زۆر باش نییە، دەست ناکەین نازانم. ئێمە شەرەوە هەر ئەوایە وەکو ئێمەیە. هیچ کاتێ نەخۆشیەکە وای نەکردووە کە بێ هیوایی بەسەریانە زاڵ بێت و گرنگی بەخۆیان نەدەن. ئەو خاوەن پێداویستیە تایبەتانەی تالاسیمیایانە لە هەموو کەسانی دیکە زیاتر پێویستیان بە گەڕانەوە هەیە بۆ نێو سروشت. ئەو کاتی دەتوانم برێم یەک بتڵ خوێن بە 1000 دیناری ئەسلی بوو. چیم بوێت پێی ئەگەم ئینشەڵڵا هەرچی خۆم هەوڵم بۆ دابێ پێی گێشم. وەرزی ڕەنگەکان سروشت وەک فەرشێک دەچنێ کە هەر گۆشەیەکی هێمای جوانیەکی سەرنجڕاکێشە بۆ مرۆڤ. چجای ئەو مرۆڤانەی تەندروستی جەستەیی و دەرونیان شەکەتی نەخۆشی و ئازار بن. ئەوەی ئێمە مەبەستمانە ئەو مرۆڤانن کە گیرۆدەی حاڵەتی تالاسیمان کە هەمویان بەدەست تەنگەنەفەسی و زۆربوونی ڕێژەی ئاسن لە نێو خوێنیان و تێکشکانی خڕۆکە سوورەکانی خوێنەوە دەناڵێنن. ئەو خاوەن پێداویستیە تایبەتانەی تالاسیمیایانە لە هەموو کەسانی دیکە زیاتر پێویستیان بە گەڕانەوە هەیە بۆ نێو سروشت. بەڵام گەشتی گەڕان بە شوێن خوێندا وەکو پێداویستیەکی سەرەکی زیندومانەوەیان هەمویانی نەک لە گەشتی نێو سروشت بەڵکو لە ژیانێکی ئاسایی و بێسەر ئێشە بێبەش کردووە. بەخێربێن من پەیوەست خۆشنا و دەمێ ساڵە لە نێو سروشت و شاخەوانیە ئەزمونم هەیە. ئەمڕۆکە ڕێبەری ئێوە دەکەم بە خێراتێکی گەرمتان دەکەم. دوو کۆمەڵەن کۆمەڵی تەلاسیمای سلێمانی و کۆمەڵی تەلاسیمای هەولێر کە ئەمڕۆ لەگەچین و توێژێک کە خاوەنی پێداویست تایبەتن گەشتێکی شاغڕەوی دەکەین بۆ ناو سروشتە جوانەکەی خۆشناوەتی. ئێمە ئێستا لە گوندی سناوین، ئێرە پێی دەڵێن گوندی سناوە. دەڕۆین بۆ ئەشکەوتی سەرگرت. ئەو ئەشکەوتەی کە لەوەیە پێی دەڵێن ئەشکەوتی سەرگرد و چەند ناوێکی تریشەیە ئەشکەوتی سناوەش پێ دەڵێن و ئەشکەوتی سۆرچیش پێ دەڵێن. لێرەوە بۆ ئەوەیە نزیکەی کیلۆمەترێک دەبێتن کە بە پێ دەڕۆین بۆ ناو ئەشکەوتەکە. ئەم ئەشکەوتە پێشتر پەناگەیەکی بووە لە بۆ شۆڕش و لە بۆ پێشمەرگە، بەڵام چەند ساڵێکە لەم ساڵانەی دوایی بووە بە شوێنێک بۆ شاخەوان و ئەوانەی ئارەزووی ناوسروشت و ناوگەشت و ناودار و درەخت دەکەن. ئەم گەشتەی ئەم ڕۆمان بەشێکە لە بەرنامەی سروشتی من بۆ ناوسروشت کە تایبەتە بە تواناکان بزانین توانای ئەوانە چەندە کە خاوەن پێداویستی تایبەتن، یعنی وەک تاقیکاریە گوایە بۆ توانای ئەو کەسانەی کە پێیان دەڵێن خاوەن پێداویستی تایبەت. بۆیە ئێمە ئەمڕۆ دەڵێن بۆ ئەم شوێنە شوێنێکی گەشتیاری خۆشە. ئێمە دائیمەن هەمیشە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە. سروشتەکە زۆر جوانە، داروبارێکی زۆر جوانی لێ ئەبێ هەمومان پارێزگاری لە سروشتەکە بکەین. ئەنی ئەوەی کە پێی دەڵێن ژینگە دۆست یەکێک لە بەرنامە سەرچەکانی ئێمە ئەوەیە چیە؟ ژینگە دۆستە. خاڵی دۆمیان ئەوەیە تواناکانی ئێوە تا چەندە دەتوانن
یعنی هەر لە چوارچەوەی ماڵ و لە چوارچەوەی دیوار نەبن لە ناو شار نەبن بێنە دەرەوە بۆ ناو سروشت ئێستا ئێمە بە پێ ئەڕۆین هەر کەسێک هەستی کرد توانای نەماوەیان هێزی نەماوەیان کێشەیەکی تەندروستی لە بۆ دروست دەبێت ئێمە ئاگادار بکاتەوە بۆی هاوکاری بکەین بۆی فریاگوزاری سەرەتایەکانی لە بۆ جێبەجێ بکەین ئینشاءالله لەگەڵ تانا گەشتێکی خۆش دەبێت هەموو لایەکتان جارێکی تر بەخێر بن. ئەوان توێژێکی تا بڵێ گفت شیرین و نەرمونیانن کاتێک لەگەڵیان تێکەڵ دەبیت و دەچیتە خزمەتیان وەک ئەوە وایە لە بەردەم کتێبخانەیەکی پڕ لە ڕۆمان و چیرۆکی تراژیدیادا دۆشدا بمێنیت چونکە ئەوان هەر یەکێک لە هەڵگرانی ئەو نەخۆشیە سەرگوزەشتە و چیرۆکێکی ناخەژێن و بە ئازاری شەڕی زیندومانەوە و ڕۆژانی گەڕان بە شوێن خوێن و کیسی خوێن و هەموو ئەو دەردەسەریانەی ژیانیان لە ناخدایە. باشە محەممەد تۆ کەی توی بۆ خوێن وەرەگرتووە؟ وەڵا ئەی کیسە خوێنەکانتان چا کرد؟ کیسە خوێنەکان ئێستا باشە باش بووە؟ بەڵێ بەس نەنگۆی ئەوەکە نامێتن فلتەرەکە نامێن لای ئێمە لە سلێمانی تۆزە کیسەی خوێنەکانمان کێشەی هەیە کیسەی خوێنمان نییە زۆربەی کاکێ چواردە ڕۆژە چم خوێن وەرگرم نازانم جان سێ ڕۆژ ئەمان نێرنەوەڵەن ڕۆژێکی تروەرەوە تە نازانوتم بزانام لای ئێوەش وایە بۆ جۆرەیە ناڵە بۆ جۆرە نیە باشتر بووە بەس ئەمن ینی هەفتەی لەوانێ 2000 لە خەستخانەی تۆ سێ جارە چی؟ ئۆ وەڵامە سێ جار ناچم من 2 هەفتە جارێکە چم بەس 2 هەفتەکەژی ترەوە کە خوێن دەست نەکەی ئەم نێرنەوە بێ بە 21 ڕۆژ و لەبەرەوەی سپڵیشم ئەستور بووە لەبەر هەندی ئەو هاژوژی دەست سپڵە دەرهێناوە دەرمێناوە هەر هینە گەورە بووە ئەی کێشەی تری بۆ دروست نەکردووی؟ بەرێوەڵە کێشەی تریشی بۆ دروست کردووی ئەی ئەسقان و شتێ باشە حەپوو دەرمانەکان چۆنە؟ ئێمە ئێستا حەپەکەشمان زۆر باش نییە دەست ناکەی نازانم ئێمە شەرەوە هەر ئەوایە وەکو ئێمەیە تم ناوچێ لێ باشتر بێ لە هەولێر وکو ئەوێ ئەوان ڕۆژانە ئاستەنگی جیاواز تێدەپەڕێنن کە لە ئازارەکانیان تێدەگەیت دەخوازیت ببیتە دۆست و یاوەری هەنگاوەکانیان بێویستی خۆت پڕ دەبیت لە سوپاسگوزاری سەرمایە فەرامۆشکراوە گەورەکەی لەش ساغی نازانی لە چێوە دەست پێ بکەیت یعنی هیواکانمان ڕەنگا و ڕەنگە بەڵام واقعەکەمان ڕەش و سپیە لە توانای فکری و عقلی زۆر بە قووەتین ئێمە بەڵام لە قودرەتی جەسەدی و ئەو شتانە ڕەنگە پێمان نەکرێت یەکەم شت لە کاتی لەدایک بوونەوە ئێمە هەر نیشانەکانمان تیا دەرکەوتە بوو وەکو خوێنوەرگرتن وکو نەخۆشێکی سالاسیمیا ئێمە تەشخیص نەکرابووین بەڵام لە 3 ساڵیان من وکو خۆم نیشانەکانی نەخۆشیەکەم تیا دەرکەوت و لە 4م ساڵی من دەستم کرد بە خوێنوەرگرتن ئەویش لە سلێمانی و لە کوردستانانە لە بەغایە تەشخیصی نەخۆشەکەیان بۆ کردم زانیان کە چیمە بۆ پێی نەخۆشی سالاسیمیا هەم لە باڵا هەم لە ڕنگ و ڕوو فەرقێکی زۆری هەیە لە مناڵێکی ساخ کە تازە لە دایکە بێ عنی لە ڕێکێش و لە ڕووی هەموو شتێکەوە من هیچ عیبێکم نەبوو بۆیە تەشخیصەکە تۆزی قورس بوو کە دیار فکرێ من نەخۆشیەکەم یان نەخۆشیەکەم نییە و لە دوای ئەوە لە 4م ساڵی ترمانی جارێک دوومان جارێک خوێنمان وەرەگرت بە بۆنی ئەوەی کە من مەیجەرم واتە مەینەر نیم هەڵگرنی من نەخۆشیەکەم هەڵگرتووە و لەگەڵیشە هەتاوەکو ئێستا کە 24 ساڵم سپاس بەخوا بە پشتیوانی خی گەورە و دوور بە پشتیوانی دایکم و ئەوان ماڵەوە کە زۆر هاوکارم بوون عنی وەکو بربەستێکی یەکجار زۆر نەهاتۆتە ڕێگر وکو من وکو تاکە کەسێک بەڵام بۆ نەخۆشی سالاسیمیا عادەتەن تۆ هەم لە ڕێگەی خواردنەوە هەم لە ڕێگەی با بڵێن ئەو بێهێزی و لاوەزی کە هەتە و بە سەرەکیترین بربەست لە بۆ نەخۆشی سالاسیمیا کە لە ئێستاە هەبێت کەم خوێنیەکەیە عنی ئێمە زۆربەی کاتەیە خوێن نەبووە بە مانگی جارێک خوێنەکەمان دەست نەکەوتووە لە ئێستاە خۆشبەختانە و هەموو ئەو خەڵکانی کە لە چواردەورمانن بە کەسە ساغەکانەوە زۆر هاوکارمانن و هەروەها گروپاتەکان ئیترچی لە هێزە ئەمنیەکان بێ لەوانی تر بێ لە خەڵکە مەدەنیەکە بێ زۆر هاوکارمانن و هەچ کاتێ لە ڕێی هەر پێداویستیەکەوە
کە ئێمە پێویستمان پێی بێ بەهانامانۆیەن. ئەرێوە لە زۆر ماندووە بەخوا زۆر برندە. هاوڕێیان لە سلێمانیەوە هاوڕێیان لە شاری هەولێرەوە دوو گروپ یەکمانگرتەوە لە گوندی سناوەی گەیشتینە ئەشکەوتی سەرگرت. هەموو لایەکتان بەخێر بێن. ئەم ئەشکەوتە لە دوو بەش پێک دێت. ئەمەی بەشی یەکەمی کە لە شێوەی هەیوانە ینی پێشەکەی کراوەتەوە، بەشی دووەمی ڕێڕەوێکە کە تیایدا بەسەر دەکەوی. ئەمەیان درێژەکەی 50 مەترە و پانیەکەی 10 مەترە و بەرزیەکەشی لە 3 مەترەوە دەست پێ دەکات هەتا دەگاتە نزیکەی 15 مەتر. ئەمە ئەشکەوتەکەیە خۆی ئەو مادەی یان ئەو برێن کانزایی لی پێک دێ کڵسا، بۆیە سیر دەکەین لە شێوەی کریستاڵ و لە شێوەی بلورین درێژ بۆتەوە شێوەی ئەو شێوەی داوتێت لە ڕگەر دڵۆپەی باران و ئەوانە. بەشێک لە ئەشکەوتەکە وشکاییە ینی ئاویتیانە، بەشێک ئاویتیە سەیریکەن شێوەی بارانی دروست کردیا، ینی ئەم ئەشکەوتە ئاویشیتیایە یانی نیە بڵێ وشک بێتن لە شێوەی باران ئاوەکە دێتە خوارەوە. ئەم ڕێڕەوەی ئەوێ دوای ئەوێژە بینین بە هەمان شێوە لە ناو ڕێڕەوەکەش کە درێژی ڕێڕەوەکە وەکو ئەشکەوتێکە بەرزەکەی 3 مەترە وەکو بڵێن ئەشکەوتێکی وەکو کونێک وایە درێژەکەی 33 مەترە. ئەمیش بە هەمان شێوە ئاویتیایە دووکانی ئاویتیایە کانیاویان گەورەیە نزیکەی 3 مەتر دەبێتن لە خوارەوەکو حوزێک دروستکراوە. ئەوی دیکەش چەند بەشێکی تریتیایە ئەوێش بە هەمان شێوە ئاویتیایە و ئاوەکە دێتە خوارەوە. بەشێکی تر لێرە هەمانە شەلالەیە ئێستا ئاوەکەی کەم بووە ینی کاتێکەکە گەیشتۆتە ئەوە شەلالەیەک لەوێ هەیە لە بەرزی ئاوێکی کە چکە کانیاوی سەرچەکەی ئێرانە کە پێی دەڵێن کانی سەرگرت لەسەر بەشی سەرەوەی ئەشکەوتەکەیە ئاوەکە لەوێ بەو بەرزایە دێتە خوارەوە و شەلالەیەک دروست دەکات بە زیاتر ئەو شەلالەیە وەرزی بەهاران هەیە ینی ئەم وەرزانی ئێستا نەماوە. لە ناوەندی گوندەکە ئەشکەوتە 2 کیلۆمەتر دوورە واروە نزیکەی 6 کیلۆمەتر لە ناوەندی ناحەی سکتان دوورە 30 کیلۆمەتر لە شاری کۆیەوە دوورە و 70 کیلۆمەتر لە شاری هەولێرەوە دوورە تا دەگاتە ئێرانە نزیکەی 2 کیلۆمەتر بە پێ لە ناوەندی گوندی سناوە دەگەی ئێرانە 2 کیلۆمەترە. هەمووتان الحەمدولله کە خاوەن پێداویستی تایبەتن بەڵام توانیتان بگەنە ئێرە بە دڵێکی خۆش. ئەگەر بین لە ڕووی مێژوویەوە وەکو بڵێ کە ئاوەدان بۆ ئێرە و تاریخانێکە لە بەردەستی ئێمەدا هەیە ئێرە لە دوای شۆڕشی ئەیلولەوە ئێرە بۆتە پەناگەیەکی پێشمەرگا بۆ حەوانەوەی پێشمەرگا و عیلەکانی پێشمەرگا و زائیدەن چ بۆ ئێرانە نەخۆشخانە بووە نەخۆشخانەی شۆڕش بووە. ئەو دکتۆرانەی کە لێرانە چارەسەری پێشمەرگە بریندارەکانیان کردوانێ بڵێن لە شۆڕشی ئەیلول کە بریندار بوونە بە تایبەتی لە دوای ڕووداوی حرس قەومیەکان ساڵی 63 کە سوکاری پێشمەرگەکان لە شارەکان ئاوارە بوون هاتون دەگوندەکان ئەوانە کە بریندار بوون پێشمەرگەکان لێرانە تیمارکراون چەند دکتۆرێک لێرانە ناویان دێ کە لێرانە لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی دواتری لە شۆڕشی نوێی گەلەکەمان هەر ناویان دێتن کە لێرانە برینداریان چارەسەر کردووە. لە تەمەنی سێمانیمەوە هەڵگری توژووی نەخۆشی تالاسیمام و مانگانە دوو کە ڕەت سەرداری خەسخانەکەم بۆ وەرگرتنی خوێن و عیلاجی بەردەواممانەیە بەس ئەم نەخۆشیەی ڕێگری نەبووە لە بەردەم
حەز و خولیای من کە لە دەرەوە بم حەزم بە دەرەوە زۆرە و بڵێم هەر لە ماڵەوە دائەنیشم و کەمەندامم ئەتاکوی سەبیرم لە کەمەندامی خۆم نەکردوێتەوە و ئەم نەخۆشی ئەمە کەمەندامیش نییە ئەبێ بینە ناو خەڵکەوە. دەتوانم لێرەدا باسی ئەوە بکەم کە کۆمەڵە بەر لە دامەزراندنی کێشەی زۆری هەبوو بۆ ئەوەی کەوا خوێن بۆ توشبووەکی نەخۆشی تەلەسیمیا پەیدا بکە ئەوەش لە ڕێگەی خێزانەکانەوە بوو. هەر خێزانێک دەبواە غەمخۆری منداڵەکەی بی بۆ ئەوەی بتڵە خوێنێکی بۆ پەیدا بکە. ئەوەش لە ڕێگەی چایخانە و ئەوەی هاوڵاتی کە برێن کە خوێنی دەبەخشی ئەو هۆشیارە نەبوو وەکو ئێستا کە برێن هاوڵاتی بە کۆمەڵ دێ خوێن دەبەخشێ. ئەو کاتی دەتوانم برێم یەک بتڵ خوێن بە 1000 دیناری ئەسلی بوو کە خانەوادەکەی خانووی لەسەردانا یان ئۆتۆمبیلی لەسەردانا بۆ ئەوەی کە خوێن بۆ منداڵەکەی پەیدا بکە. لە تەمەنی 6 مانگیەوە لێم دەرکەوتووە هەتاکو ئێستا هەر بەردەوام لەگەڵ مایە و مانگانە خوێن وەرەگرم 21 ڕۆژ جارێک پێشتر مانگێ جارێ بوو ئێستا بۆتە 21 ڕۆژ جارێک پێشتر تقریبان باش بوو فترە باش بوو خوێن هەبوو شت دەبوو ئیلا شت مەزبوط بوو دکتۆر چاودێری هەموو شتە مەزبوط بوو بەڵام فترەیە کە بێ ئەرقەلەیە کەوتۆتە ناو سنتەرەکانی تەلاسیمە سلێمانی و هەولێر و دووەکەوانەیە نەبوونی کیچی خوێنە هەر بۆ خۆم پێنجشەمەی پێشوو لەوێ بووم 9 نەفەر بوون لەو 9 نەفەرە 7 نەفەرمان خوێنمان بۆ هات دوانیمان گەڕایەوە. ئێمە ئەمڕۆوە کۆمەڵی تالاسیمیای سلێمانی و کۆمەڵی تالاسیمیای هەولێر کە لەلایەن گروپێکی جوانەوە گەشتێکی سروشت بۆ ناو سروشت ئامادەکرابوو بۆ توشبوانی تالاسیمیا. ئەو کەسانی دووچاری ئەم نەخۆشیە دەبن بەردەوام پێویستیان بە وەرگرتنی خوێن و چارەسەر و چاودێری پزیشکیە. هەڵبەت ئەم نەخۆشانە دوو جۆری هەیە کە پێویستیان بە چارەسەر و خوێن وەرگرتنە. جۆری تالاسیمیای قورس لەگەڵ جۆری تالاسیمیای ناوەن کە بەپێی ئەو حاڵەتی پزیشکی پسپۆر دیارریەکە لە نەخۆشانی تالاسیمیا لە مانگێکە 2 تا 3 جار دەبێت سەردانی نەخۆشخانە بکەن بۆ وەرگرتنی خوێن و چارەسەرەکان. ئەوە لەگەڵ ئەوەشدا توشوانی تالاسیمیا بۆهۆی کاریگەری نەخۆشیەکانەوە کۆمەڵی کێشەی تریان بۆ دروستە بێت لە ڕووی تەندروستیەوانێ کەمەش بۆ خۆی بارگرانیی قورسە لەسەر توشبووی تالاسیمیا و خێزانەکانیشان. بەڵام وەک ئەمڕۆ ئێوە لەگەڵمان نبوون و لەم گەشتەدا توشبوانی تالاسیماتان بینی هەمویان کەسانێکی ئارام و پڕ لە هیوان هیچ کاتێ نەخۆشیەکە وای نەکردووە کە بێ هیوایی بەسەریانە زاڵ بێت و گرنگی بەخۆیان نەدەن. بۆیە توشبوانی تالاسیمیا پێویستیان بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەکە چ لە ڕوودابینکردنی خوێنەوە چ لە ڕۆی پێداویستیەکان چارەسەرەکان کە گرنگم بۆ توشبوانی تالاسیمیا. بیر لەوە کراوە کۆمەڵێکی خوێن بەخشان دابمەزرێ لە هەرێمی کوردستان کۆمەڵی خوێن بەخشان پاڵپشتێکی باش بوو لە بۆ توشبوانی نەخۆشی تەلەسیمیا کە خوێنیان دەبەخشی لە بانکی خوێن بۆ توشبوانی نەخۆشی تەلەسیمیا. ئێستا کە هەر توشبووەکی نەخۆشی تەلەسیمیا کێشەی ئەوەی نەماوە برێن بتڵێ خوێن کە پەیدا بکە ئێستا کە ئەرکەکەی کەتۆتە سەر کۆمەڵە و سنتەری تەلەسیمیا. ڕۆژانە پێش ئەوەی خوێن وەرگێتن لە سنتەر هەفتەک پێش ئەو کاتە ناوی خۆی دەنووسی جۆری خوێنەکەی دەنووسی دەگاتە ئەو ڕۆژەی کە مەوعیدەکی لۆ دادنێن دێتن خوێنەکەی خۆی وەردەگری. کارێکی ترکە ئێمە بە گرنگی دانین ئەویش ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ ڕێگری بکەین لە زیادبوونی نەخۆشیەکە کە ئێمە خۆمان چ خێزانەکانمان چ خۆمان بەو حاڵەتەیە ڕۆشتوین ئەو گرفت و ناڕەحەتیانی هاتوتە ڕێمان یعنی ژیانێکی سەختە لەگەڵ نەخۆشیەوە نەخۆشیەکە درێژخایانە
ئێمە لە ماوەی چەند ساڵێک زیاترە بێ بانگەوازەکانمان کارەکانمان لەسەر ئەوەیە پەیام بە هاوڵاتیان بنوە بە تایبەتی بە کوڕان و کچانی خۆشەویست کە پێش چوونە پرۆسی هاوسەرگیری پشکنین تایبەت بە نەخۆشی تالاسیمیا ئەنجام بن تاکوونەوەیکی تەندروست و ژیانێکی ئاسوودەیان هەبێ و گرنگی زیاتر بدرێ بەوانی کە ئێستا تالاسیمیان و توشبووی تالاسیمیان و پێویستیان بەوەیە کە خزمەتی زیاتر بکرێن چ لە ڕووی چارەسەرەوە چ لە ڕووی پێداویستیەکانەوە چ لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی ئابوووریەوە کە زۆر گرنگە بۆ توشوانی تالاسیمیا بۆ خێزانەکانیان. ئاستەنگەیە لە بەردەم عیلاج و دا و دەرمانە و هیچی تیان نییە لە خەسخانەیە زۆر کە ڕەدەچی بێ ئەمەل ئەبیت یەیتەوە بۆ ماڵەوە بەبێ وەرگرتنی عیلاج و بەبێ وەرگرتنی خوێن حکومەت هاوکاریەکمانکار لە ڕووی پێداویستی خەسخانەوە هەرکێکی باشە و دەستخۆشیان لێرە. لە ڕووی توانای جستەییوە هیچ عیبمان نییە ئەگەر دەوا و دەرمان و خوێن هەبێ بە مەزبوطی بەڵام بەداخەوە ئێستا خوێن داوا و دەرمان بە مەزبوطی نییە هیوادارین کە ئەو شتەمان بۆ چاکەن. بەداخەوە ئێستا کە ئەمە کێشەی دەرزی دیسڤرالمان هەیە لە سنتەرەکانی هەرێمی کوردستان ئەو دەرزیانەش پەیوەستی بە بەغدایە چکە لە بەغدا دابین دەکرێت ئێستا کە بەغدا وەکو برین فشارێکی سیاسی کە بەکاری هێناوە بەرامبەر هەرێمی کوردستان ئێستا کە ئەو دەرزیانەمان ماوەی 6 مانگ دەبێت بۆمان نەهاتووە هەر توشبووەکی نەخۆشی تەلەسیمیا ئێستا کە ڕێژەکەی لە لەشی ئاسن زیادی کردووە ئەوەش جێگای مەترسیە بۆ توشبووان نەخۆشی تەلەسیمیا داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی زەخت بێختە سەر وەزارەتی تەندروستی عێراق بۆ ئەوەی بە زووترین کات ئەو دەرزیانەمان بۆ دابین بکاتن. لەو ڕۆژانەی ڕابردوو بەڕێز کاک مەسرور بارزانی بڕیاریدا 100 توشبووی نەخۆشی تەلەسیمیا بنێرتە دەرەوە بۆ چارەسەری چاندنی مۆخ ئەو بڕیارێکی زۆر گرنگ بوو دڵخۆشکەریش بوو بۆ توشبووی نەخۆشی تەلەسیمیا. یادەوەری لەگەڵ هاوڕێیانی تالاسیمیا ناخود ئاگایانە دروست دەبێت و بێ ئەوەی بەخۆت بزانی تا دوورترین مەودا ڕێگایان لەگەڵ دەبڕیت و لەگەڵ هەر هەنگاوێکیشدا ئازارێک لە جەستەی ماندویان کەم دەکەیتەوە. شتێکی زۆر تەبیعیە من وەگە مۆ کەسێکی ئاسایی چیم بوێت پێی ئەگەم ئینشەڵا هەرچی خۆم هەوڵم بۆ دابێ پێی گەیشتم لاشم قورس نەبووە هیچ شتێکم لا قورس نییە بگرە زۆر لە کەسێکی ئاسایی بە خۆم بە باشتری ژەزانم بگرێت لە جەرامی ئاساییش زۆر بەهێزترم نازانم ئەسم بە هیچ شتێ نەکردێت تا کوێسە